ئەو بابەتە شاراوانەی کە لەم کتێبەدان کامانن. سەرتا بەخێرن کۆمەڵێ پرسیار هەیە لەناو شەقامی کوردیها کە ئەکرێ لە سەر شۆڕشی شێخ مەحموود جگە لەوێ ئەم پرسیاران کە ئەگرێت نامبوون بێبنەمان بە تایبەتی هەر لە شۆڕشەکەی خۆشە کراوە لە دوای کۆچەکەشی کراوە. ئەو پرسیارانە بۆ نمونەیەکی لەو پرسیارانە کە ئەوەیە بۆ شێخ مەحموود لە کاتی تەقەکردنە دەستی ئاڵاندووە لە فەقێنەکەی ئاڵان لە دەستەوە لە کاتی تەقەکردنی ئینگلیزەکان. ئەم پرسیارە لە دوای کۆچەکەیەوە هەیە بەڵام ئەمەم ڕاستیەکەی ئەخاتە ڕوو. پرسیارێکی تر ئەوەیە کە ئەکرێت ئەڵێ ئایا بۆ حەبسەکان نەقیب بوو شێخ مەحموود عەفو ببورن حەبسەکان نەقیب بوو شەقاری حەفید هەڵەسن بە تیرۆری شێخ مەحموود. ئەمەش ڕوونکردنەوەیەکی دیار و ئاشکرایەتی کۆمەڵ پرسیارێکی هەیە خۆی بۆ زویزاری لە خەڵک داگیر کردووە تا بکردووە لەسەر خۆی. ئەم کۆمەڵی پرسیار تەقریبەن 327 پرسیارە کە لە شۆڕشەکەی شێخ مەحموود لەباری کۆمەڵایەتی و لەبارەی حکومەکەیەوە ئەخرێتە ڕوو بۆ ئەوەی خوێنە بزانێت لە ڕاستی لە نادرستی ئەو شۆڕش و شێخ مەحموود چێ و کێنەوە. لە بنەمادا چی بۆ هۆی ئەوەی کە بەڕێستان کتێبێکی لەم شێوەیە ئامادە بکەن و چی بۆ پاڵنەر بۆ ئەم دروستبوونی ئەم کتێبە؟ یەکەم ئەوەی کە شۆڕش ئێمە مێژومان کەمە مێژوونووسمان کەمە ئەوەی کە هەبێت لە پەنجەی دەست ئەژمێرێت. دووەمێ بۆنەوەی نوێ بزانن شۆڕشەکانی شێخ مەحموود چۆنە چی بووە کێ لەگەڵا بووە دژی کێوە کێ پاڵپشتی بووە. دووەمە خاڵێکتر ئەوەیە ئەوەی کە من هاندیم یەکە قائیدی کوردە کە چۆژە شەڕەوە بری ناکراوە. مامۆستا ئەم کتێبە دەبێتە سەرچاوەیەک بۆ مێژووی هاوچەرخ بە تایبەت دەتوانن خوێندکارانی زانکۆ بۆ توێژینەوەکانیان بەکاری بهێنن. بێگومان ئەمە باسی مە شۆڕشەکەی شێخ مەحموودەکە لە ساڵی 1970ەوە تا 56 یان ئەو زەمانەی کە تیا شۆڕشی کردووە بیری ناکراوە ئاوارە بووە دژی ئینگلیز جوڵاوەتەوە دژی تورک جوڵاوەتەوە ئەو کەسانی کە دژایەتیان کردووە ئەو کەسانی کە لەگەڵ یابوون بە هەموو تیر و هەزەکانەوە ئەو تیر و هەزانی کە لە کوردستانی باشوورە دژایەتیان کردووە کوردستانیان کردووە بگرێت لە ڕۆژهەڵاتیش کە دژایەتیان کردویان پشتیوانی بووە. ئەمە بێتە سەرچاوی بۆ هەموو خوێندکارانی لە زانکۆ و پەیمانگاکان و یاخود هەر خوێنەرێک مەرجەیەک لە زانکۆ و پەیمانگا بێت هەر خوێنەرێک کە بتوانێت بە تەواوەتی بڕوون بێتەوە کە شۆڕشی شێخ مەحموود پێکهاتووە لە چی دروست بوو چۆن شۆڕشەکە کراوە بۆ بەدیهێنانی حکوومەتی کوردی. خۆش بێ بە هیوای بەردەوامی. مامۆستا وەک دەزانین و ئاشکرایە شێخ مەحموودی حەفید یەکێک بۆ لە کەسایەتیە دیارەکانی کوردستان بە تایبەت کوردستانی باشوور و کەسایەتێکی کۆمەڵایەتی و سیاسی هەبووە کەمتر دەبینین تیشک خراپێتە سەر لایەنی ژیانی تایبەتی خۆی. لەم کتێبە ژیانی تایبەتی شێخ مەحموود بە هەند وەرگیراوە. بێگومان لە کاتی لەدایکبوونەوە وەکو ئاماژە پێدا تا کۆچەکەی ئێتر بەو شێوەی سلبیات و ئیجاباتانێکە هەیە مەرجێ هەمووی وەسفی شێخ مەحموود بێت کۆمەڵ ئیجاباتی هەیە کە تاکراوە. ئایا بۆت شێخ مەحموود وەستا بە کوشتنی جەماع عیرفان عارف سائب ئەمە ڕاستییاندا هۆکارەکە چییە؟ لەو کتێبە باسەکرێت پێویستە هەموو کتێبەکە خۆمە بەڕوو. زۆر سپاس مامۆستاگیان ئەم کتێبەکە لەم کۆڕەدا ئەمڕۆ بڵاو ئەبێتەوە دواتر خوێنەران دەتوانن لەکوێ بەدەستیان بگات یاخود چۆن بتوانن ئەم کتێبە بەدەست بهێنن. لە کتێبخانەکانی سلێمانی هەیە خۆشبەختانە چاپی دوێن بێت نەک چاپی یەکەم چاپی یەکەمی 2020 چاپ کراوە تر چاپی دوێمیشی ئەم ساڵەوە خراوەتە بازاڕەوە.